بە تەوەری دوام لەگەڵتان بەردامین باز لە برینی گەدە دەکەی لە هەمان کاتدا ئێمای بەستینەوە بە مانگی پیرۆزی ڕەمەزان ئەوانەی کە بە ڕۆژن لە هەمان کاتە برینی گەجان هەیە پێویستە چی بکەن ستەمی خۆراکیان چۆن ڕێک بخێت لە هەمان کاتە تەمەن تا چەند پێویستە بەم بابەتەوە من گفتوگۆی ئەم بابەتانە دەکەم لەگەڵ دکتۆر فەزڵەدین نەسرەدین کە پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری گشتی بەشێکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆ ئامادە بانی باش دکتۆر بەخێربێ بەنیتان باش و دارم سەرکەوتوو بن سوپاسدانەکەم بۆ ئەم میوانداریە خی گەورە ڕۆژ و تاعاتی هەموو لایەکیش قبولکە ئینشاءڵڵه. باشە دکتۆر ئێمە باز لە برینی گەدە دەکەین بێگومان دێنە سەر بابەتی نەخۆشیەکە و هۆکار و نیشانەکانی بەڵام ئەوانەی کە برینی گەدایان هەیە ینی تا چەند دەتوانن لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا بەڕۆژوو بێن. سەرەتا برینی گەدە تەبعاً کە ئەڵێن برینی گەدە مەبەستمان برینی گەدە و 12 گرێ زیاتر لەو شوێنەیە کە ترشی ناو گەدە ئەڕێژرێت و ئەبێتە هۆی دروستبوونی ئەم برینە. تەبعاً سەبەبەکەی چییە چۆن دروستە بێ ئەوە زۆر گرنگە جا ئەوانەی کە توش ئەبن زۆربەی ئەم برینانە تەبعاً الحەمدوللا برینی سەرەتانی نین بەڵام برینەکەوەیە چینەکانی گەدە ئەبڕێت تا ئەگاتە سەر ماسوولکەکە. هەر کەسێک کە نەخۆشیەکەی هەبێت ئەکید ئەبێ عیلاج وەرگێت کە عیلاجی وەرگرت ئەگاتە مەرحەلەیەک ئیترە توانێ بە ڕۆژوو بێ. ئەگەر عیلاجی وەرنەگرت بێ لەوانەیە ئازاری زۆر بێت لە هەمان کاتە ببێتە هۆی ئەوەی کە جاری وهەیە برینەکە کونبوونی 12 گرێ کونبوونی گەدە دروست بکە یا هەندێک جار لەوانەیە نەزیف و خوێنبەربوون دروستکە. لەبەر ئەوە پرسیارەکەی تۆ ئەوە و هەر کەسێک کە هەی بێت مانای وایە تەشخیص کراوە کە هەیەی کە تەشخیص کراوە هەی بێ ئەو کاتە ئەبێ عیلاج وەرگرێ لەگەڵ عیلاجەکە کە بەرەو چاکبوون ئەچێت و چاکە بێتەوە ئیترەتوانێ بە ڕۆژوو بێت. کاتە دکتۆر وردەکاری ئەم بابەتە حەزەکەی لە دواییە بە ورتر لە جەنابتان وەردەگرم کاتە بابینە سەر هۆکارەکانی برینی گەدە. یان تۆ باس لە برینی گەدە کرد بەڵام چیوا لە تاکێک دەکات کە تووشی برینی گەدە بێت. برینی گەدە سەبەبی زۆرە بەڵام ئەوەی کە هەیە زۆربەی زۆری بەهۆی دووشتی سەرەکیەوە ئەبێت یەکێکیان بوونی جۆرێک لە میکرۆبە پێڵێن H. پایلۆری کە لە ساڵی 1963 دۆزرایەوە بینرا کە ئەمە هۆیەکی گرنگە بۆ دروستبوونی زام یا برینی گەدە و 12 گرێ و دووەمیش بەکارهێنانی ئەو دەرمانانەیە کە بۆ پشتێشە و قاچێشە وشتی وا بەکاردێ پێڵەن نەنستیرۆیدڵ ئەنتیفلەمەتەری درەگ بە تایبەتیوانەی ڕۆماتیزمیان ئەوانەی ئازاریان زۆرە تەبان بەداخەوە ئێستا لە کوردستان لە بە شێوەیەکی ئاسایی ئەفرۆشتێەوە درێ بە خەڵک ئەمانە دوو هۆکاری گرنگن بۆ دروستبوونی برینی گەدە. جگە لەمانە سەبەبی تر هەیە لەوانەیە هەندێکیان علاقەی بە جێنەتیک بێ وەکو بڵێن لە عائیلەیە کە چەند کەسانێک توش بن هەندێک جار علاقەی بە پێرسناڵیتی شەخصەکەوەیە هەندێک جار علاقەی بە با بڵێن گوزەران و ژیان یا لایفستایلی ئینسانەکەەوە هەیە کەواتە سەبەبەکان لە شوێنەوە بۆ شوێن ئەگۆڕن لە کەسەوە بۆ کەس ئەگۆڕن و هەروەها سەبەبی تریشی هەندێجار برینی گەدا بێ لە حاڵەتی ئەوانەی کە داخل بوونە لە خەستەخانە بەهۆی مەسەلەن مشکلەیەک لە حادیسەی سیارەیە سەریان بەرکەوتە بوو داخلی ئیعاش بوون یاخود ئەوانەی سووتانیان زۆرە و لە خەستەخانە ئەکەون یا ئەوانەی نەخۆشی ئیلتیهاباتیان زۆرە بێکەواتە ئەسباب زۆرە بەڵام دوو هۆی سەرەکی کە ئێستا پەیوەندی بە بوونی ئەو برینانەوە هەبێ بریتە لە ئەو میکرۆبەی کە باسمان کرد H. پایلۆری و هەروەها ئەو دەرمانانەی کە بەکارەهێنرێت بە تایبەتی دەرمانی نەنستیرۆیدڵ ئەنتیفلەمەتەری درۆگەکە. باشە دکتۆر ئەمە هۆکارەکانی بوو یعنی تاکێک چۆن بزانێت کە دووچاری برینی گەدە بووە بۆیە هەر نەبێت کە نیشانەکانی سەرتازانی زوو چارەسەر وەربگرێت وەکو خۆت ئاماژە پێکرد دەکرێت جینات بێ ینی نیشانەکانی چین بەشێک باز لە ڕشانە و ئەم بابەتاناکەن بزان بە دیاریکراوی چی لە خۆ دەکرێت. ئێمە بێ پێشەمو شتێەوە بزانین گەلە جار لەوانەیە برین و ئەزام هەبێ لە گەدە و 12 گرێ بەڵام هیچ نیشانەیەکی نەبێت. ئەوانەی کە نیشانەیان هەیە زیاتر ئازاری
ئەم ناوچەیانە بێ کە بە کوردی پێڵەن سەر مەعیدە. ئەم سەرەوەی سک لە سەروی ناوکەوە ئازار دروستە بێ. ئەم ئازارە ئیتر جاری وهەیە فترێ دێ و ئەڕوا جاری وهەیە ئەگەر لە 12 گرێ بێ بە شێوەیەکی گشتی ئەبینی کابرا کە نان ئەخوات مباشەرەتەن دوای ئەوە ئازار دروستەکە. بەڵام لە 12 گرێ لەوانەیە 2 سەعات دوای ئەوە ئازارەکەی بێ دوای نان خواردن. لەبەرەوە دائیمەنەوەی 12 گرێی برینان دێجار هەست بە برسێتیەکە زووتر و هەروەها جگە لە ئازار جاری وهەیە وای لێ دێ شەهیەیان کەمە بێتەوە، جاری وایەیە وەزنیاندا ئابەزێت و هەروەها یەکێ لە مشکلەکان ئەوەیە لەوانەیە لە خوارەوەی سووریان چک برین دروست بێت، ئەویژە بێتە هۆی ئەوەی کە ئازارەکە لە سەروتر بێ لە سەرەوەی لە ناو سنگە با بڵین یاخود کاتێ خواردن بخوا لە کاتی خواردنە هەست بە جیران کا لەوێ. بە شێوەیەکی گشتی ئازارەکەی کە لەو شوێنە ئەبێ علامەتێکە لە علامەتەکان، بەڵام وەکو وتمان شەرت نییە هەموو جارێک ئەو علامەتانە هەبن و هەندێک جار کاتێک کە قورحەکە تووشی مزعفاتە بێ نەخۆشەکە لەوانەیە تووشی ڕشانەوە بێت یا تەنانەت ڕشانەوەکەی لەوانەیە خوێنی لەگەڵا بێ یا لەوانەیە مەسەلەن نەزیف بێ و دانیشتنی خوێن لەگەڵ پیساییە، پیسایی ڕەنگی ڕەشە بێت یاخود ئەگەر خوێنەکە زۆر بوو تەبعەن سپیە بێ لە هەمان کاتە لەوانەیە گاتە مەرحەلەیەک نەخۆشەکە زەختی دائەبەزێ و زیاد لێدانی دڵی و بێتاقەتێکە. باشە دکتۆر، تەمەن تا چەند پەیوەندی بەم بابەتەوە هەیە؟ دەکرێت بڵێن تەمەن گۆڕانکاری بەسەردادە بە شێوەیەکی گشتی تەمەن ئێستا زۆر گرنگ نییە، بەڵام لە تەمەنی مناڵی کەمترە لەگەڵ تەمەنە زیاکە و جۆری قورحەکانیش ئەگۆڕێ بۆ نمونە قورحەی 12 گرێ لە عادەتەنی تر لە هەرزەکار و گەنجیە زیاترە. بەڵامی تر قورحەی گەدە یەکێک لە مشکلەکان ئەوەیە قورحەی گەدە لەوانەیە هەندێک جار لە سا 2 بۆ 3 لەوانەیە قورحەی سەرەتانی بێت، ئەوەیان لە عمری زیاتر گەورەترە دروستە بێت. بەڵام قورحەی 12 گرێ خۆشبەختانە ئەلحەمدولله بە شێوەیەکی گشتی سەرەتانی تیانیە. باشە، پێستا ئەوانەی کە برینی گەدان هەیە و پێی دەزانن کە ئەم گرفتیان هەیە، پێستا لایفستایلی ئەو کەسانە چۆن بێت، سیستەمی خۆراکی ئەم کەسانە چۆن بێت، یعنی ئەم کەسانە چۆن مامەڵە بکەن لە ڕۆژانەدا تا گرفتەکان قوڵتر نەبێتەوە؟ سێشت هەیە کێ لەوانەی کە لە لایفستایلە عیلاقەی پێوێتی جۆری خۆراک، جگەرە کێشان، مەشروب خواردنەوە، ئەمانە طبعاً ڕۆڵێکی گرنگیانەیە. زانراوە کە جگەرە کێشان و مەشروب خواردنەوە هۆکارێکن بۆی قورحە دروست بێتەوە و عەزێتی نەخۆشەکە بە ئەبێ لەوانە دوورکەونەوە و هەروە ئەو خۆراکانەی کە کافائینیان تایە بە تایبەتی چا، قاوە، ئەمانە کۆکە کۆلا ئەوانە باشتر وایە لێی دوور بن و هەروەها ئەو ماوەیە کرد تا برینەکەیان چاکە بێتەوە ئەو خواردنانەی کە قورسە وەکو مەسەلەن چەوری زۆرتیایە یاخود بیبەر و بەهاراتی تایە لێی دوورکەونەوە تا برینەکان تا عیلاج جۆرەگرن و برینیان ساڕێژە بێتەوە. جگە لەمە سترێس یەکێکە لەو حاڵەتانەی کە ئینسان لە ژیانە لە ماوەی ئیشەکەیە یا لە ماوەی ئیشی ڕۆژانەی خۆیە ئەو سترێسانەی هەیەی ڕۆڵێکی گرنگی هەوڵدا لە سترێس دوورکەوێتەوە. ئەمانە یارمەتی ئەوە ئەدەن کە برینەکانی بەرەو چاکبوونەوە بچێت. باشە، ئەمانە هاوکارن لەوەی کە برینەکە باشتر بێت. ئەی ڕێگریەکان چی؟ ڕێگریەکان ئەوانەی کە دکتۆر دووچاری ئەم گرفتە نەبوون بەڵام هەست دەکات کە خێزانێکی یاخود ئەندامێکی خێزانی ئەم گرفتەی هەیە و ئەمیش ڕێگریە بکات لەم گرفتە. ڕێگریەکە ئێمە سەبەبەکەمان زانی ئەبێ دانیشین ڕێگری لە سەبەبەکە بکەین. یەکێ لەوانە ئەتوانێت فەحس بکا کە فەحسەکان ئێستا الحەمدولله بە ئاسان ئەکرێن بۆی بزانێکی لەوانە میکرۆبی گەدەی هەیە یاننا، ئەتوانێت ئەگەر دەرمان و شت بەکارێنرێ بە ناچاری سەردانی پزیشک بکاوە و دەرمانانە بزانە ئایا ئەم دەرمانانە نابنە هۆکاری ئەوەی گەدە و 12 گرێ بریندارکەن و ئەگەر لەو دەرمانانن چۆن ئەتوانێت بڕەکانیان ڕێکخا ئەتوانێت لەگەڵیانە دەرمانی تر هەیە بەکاربێنرێ بۆ ئەوەی کەمتر تووشی برینداربوونی گەدە بێت و هەروەها وەکووتمان ڕێگریکردن ئەوەیە دوورکەوتنەوە لەو
خۆراکانەی کە ناتەندروستن و دوورکەوتنەوە لە جگەرە کێشان و مەشروب خواردنەوە لە هەمان کاتە باری سترس لە ناو ژیانی خۆی تا ئەتوانێت کەمی کاتەوە. ئەمانە ڕێگرین چکە تۆ کە سەبەبەکەت زانیە بێ بە ژێرەوە ڕێگری بکەیت. باشە دکتۆر ئانی کە نەخۆشی درێژخانیان هەیە بەستانی خوێن بێت، کۆلیسترۆل بێت، شەکرە بێت، ئەم نەخۆشانە تا چەند پەیوەندی بە برینی گەدەوە هەیە یاخود ڕاستەخۆ پەیوەندی بەم گرفتەوە هەیە؟ بە شێوەیەکی گشتی ئەم نەخۆشیانە پەیوەندیان بە برینی گەدە و دوانزەگرێەوە نییە، بەڵام ئەو کەسانەی کە مەسەلەن برینی گەدە و دوانزەگرێیان هەیە لە هەمان کاتە کۆنتترۆل نەکردنی شەکرە طبعاً ڕۆڵێکی ئەوەی هەیە کە ئەگەر شەکرە باش کۆنتترۆل نەکرێت تەسیرەکاتە سەر هەموو مەناعی لەش لەوانەیە مەزاعفات و مەشاکلی زیاتر بێت لەگەڵ قورحەکەیە. بەس وەکو زەخت و شەکرە خۆی بە شێوەیەکی ڕاستەوخۆ پەیوەندی نییە بە قورحەی مەعیدە و دوانزەگرێەوە. ئەشەی ئەوانەی خۆیان جەستیان وایە بەرگریان کەمە، ئەمە دووچاری ئەم گرفتە بێت؟ بەرگری کەمبوون لە هەندێ نەخۆشی ئەبێت و هەروەها بەکارهێنانی هەندێ دەرمان یاخود مەسەلەن کابرا عملیاتێکی بۆ کراوە بەهۆیەوە ناچارە بێ هەندێ دەرمان وەرگرێ مەناعەکە مەکاتەوە. هەڵبەتە دابەزینی مەناعە خۆی تاسیری هەیە لەسەر هەموو ئەندامەکان. لە هەمان کاتە ئێمە ئەگەر بزانین هاوسەنگیەکێ لە ناو گەدە و دوانزەگرەیە بەرامبەر بە دروستبوونی برینەکان چۆنە، هەندێشتمان هەیە لەش خۆی خواوای دروست کردووە مادێکی لنج ئەڕێژێت پێڵەن میوکەس کە ناوپۆشی گەدە و دوانزەگرێدا ئاپۆشێ، لە هەمان کاتە مادەی با کاربۆنەیت ئەڕێژێت، لە هەمان کاتە ئەمانە چینێک دروست دەکەن گلێجار یارمەتی ئەوە ئەدەن کە نایڵن ترشەکە بێت خانەکانی خۆی بشکێنێت و تووشی قورحە بێت. لەبەر ئەوە ئەگەر هاتوو لە هەر شوێنێ لەو شوێنانە ئەم بەردەوامیە نەما، یعنی ئەم پرۆتێکشنە ئەم ڕێگریە نەما، ترشەکە خانەکان ئەشکێنەکە خانەکانی شکان طبعاً لەگەڵ ئەوەشە خوا وای کردووە ڕێگەی تر هەیە بۆ نمونە خانەکان بە تەنیشتێکەوەن ئەو ترشەوەرەگرن فرێدەن تا بتوانن لە هەمان کاتە لەو شوێنە خوێن باشتر بۆیەت خانەکان تازە ئەبنەوە. ئەگەر لەمانش هەموو ئەم ڕێگریانە لەش نەیتوانی بەرگری بکات تووشی قورحە بێت. یەکێ لەوانەی کە مەناعەیاندا ئەبەزێ هەڵبەتە لەوانەیە مەناعەی هەم بەهۆی ئەو دەرمانەوەی کە وەرێگرن بۆ دابەزینی مەناعە و هەم ناوپۆشی گەدەکەش لەوانەیە بریندارکات. ئەی ئەوانەی کە دکتۆر ئازاشکەن زۆر بەکارن لەوانەیە لە ڕۆژێک دایک بۆ دوو جار بەکاری بێنن. من باسم کرد لە سەرەتاوە دوو هۆی گرنگ، یەکەمیان میکرۆبی گەدەیە، دووەمیشیان دەرمانی ئازارشکێنەکەیە. دەرمانی ئازارشکێنەکان یەکێکن لەوانەی کە زۆر ناوپۆشی گەدە و دوانزەگرێ ئەو ڕوشێنن برینداریەکەن دوای ماوەیەک تووشی قورحەیانەکەن. لەبەرەوە ئەو کەسانەی کە تا بۆیانەکرێ بێکەم بەکاری بێنن وەکوتم سەردانی پزیشکن بۆی بڕەکانیان بۆ ڕێکخات لە هەمان کاتە کە ناچار بوو بەکاری بێنێ لەگەڵ یا ئەتوانێت هەندێک دەرمان هەیە ئێستا یارمەتی ئەوە ئەدا کە کەمتر یعنی ڕێگری بکالەوەی نەخۆشەکە تووشی برینی گەدە و دوانزەگرێ بێت. باشە دکتۆر تۆ ئەمەشت بە ستەمی خۆراکیش کرد، بەڵام منەمێ بزانم ستەمی خۆراک تا چەند گۆڕانکاری بەسەردادێت بۆ منە کەسێک کە برینی گەجەی هەیە بەڵام بە ڕۆژوو دەبێت پێویستە ستەمی خۆراکیەکانی بە تایبەت لەبەر بانک چۆن بێت لە هەمان کاتدا پێویستە لە پاشوودا چی بخوات؟ بێگومان کە ئێمە تەشخیصمان کرد هەیەی و قورحەکەی توش بووە ئەبێ عیلاج وەرگێت. عیلاجی وەرگرت لەگەڵ ئەوەیە ئەبێ بگاتە مەرحەلەیەک کە قورحەکە تا ڕادەیەک بەرەو ساڕێژبوون بچێ ئەو جا ئەتوانێت بە ڕۆژوو بێ و سیستەمی خۆراکی لەگەڵا ڕێکخات. سیستەمی خۆراک لە کوردەواری قسەیەکی زۆر جوانەیە ئەڵێ کەم خۆر و دایم خۆر بە. ئەبێت تۆ لە کاتی خواردنە نەیەڵی مەعیدەکە بەتاڵ بێتەوە، لە هەمان کاتە نەش یەڵی خواردنی قورس و زۆر خەیتە سەری. لەبەرەوە هەوڵ بدە ئەو خواردنانەی کە ئەزیەتی ناوپۆشەکە ئەدا زۆر ترش و تیژن یا ئەوانەی کە زۆر چەورن، چونکە خواردنی چەور تەبیعەتی ئەوەیە زۆر زیاتر ئەمێنێتەوە لە گەدە تا هەرسە بێ و ئەچێتە خوارەوە.
دوورکەوتنەوە لەم خواردنانەوە ئەو خواردنانەی کە ترشێتی زیاکەن وەکو لە سەرتاش باسمان کردوریتین لەوانەی مادەی کافاینیان تایە چا خواردنەوەی زۆر قاوە و هەروەها ئەو خواردەمەنیانەی کە وەکو کۆکە کۆلا و هاوتاکانی کە ئەوانیش کافاینیان تایەوانە هەمووی ئەو خواردنانن کە ئەبێ هەوڵ بدرێت تا بتوانین لێی دوور بین. باشە بۆن منە شتێکی باوە دەکرێت بڵێن لایەن بەشێک لە هاوڵاتیان و بوونی هەیە گەر بێت و برینی گازەی هەبێت بەرەوکو ئاقارە کێشێت خواردنێکی چۆرە خوات پاشان نەڵێت ساردێکی لەگەڵدا دەخۆم باشترە بێت ئەمە گرفت نابێت بۆ برینی گەدەش حقەتەن خۆی ئەوە لە خۆی هی برینی گەدەنیا و ئازاری کە هەیەی شەرت نییە ئەوەی بەڕێز باسێکە ئێمە ئەبێ ئەوە بزانین هەموو ئەو ئازار و ناڕەحەتی کە لە سەروی ناوکۆ دروستە بێ شەرت نییە هەمووی هەرهی برینی گەدە و برینی گەدە بێت ساردی نابێتە گرفت خۆی خواردنەوە گازیەکان ئێمە یەکێ لەو شتانی کە باسمان کرد ئەبێ دوورکەوێتەوە لەوە چونکە مادەی کافاینی تایە ترشێتی زیاکە کە ترشێتی زیاد کرد ئەبێتە هۆی زیاتر برین بوون بەڵامی تر تۆ گەلێ نەخۆشی ترمانەیە ئازار لەوێ دروستەکە خەڵکتا نازووری بۆ نەکرێ چونکە ڕێگەی تەشخیصکردنی نەخۆشیەکە خۆی گرنگە تۆ بێ کە ئەڵێن برینی گەدەمانای وای ئەمە نازوورمان بۆ کردووە بینی ومانە برینی هەیە ئەو جا ئەڵێن تۆ ئەمەت هەیە ئەوە ڕێگەکانتە چکە نەخۆشی تر زۆرمان هەیە هەمان ئازار دروستەکە لەو شوێنە لەوانەیە هەندێکیان علاقەی بە هەوکردنی جۆگەی جگەرەوە بێ هەندێکی زراوی لەوانەیە ئەلتیهابی هەبێ یا بەردی هەبێ یا لەوانەیە نەخۆشی دڵی هەبێ و ئازاری لەوێ هەبێ یا نەخۆشی پەنکریاسی هەبێ یا ڕیخۆڵە ئەستورەی مەسەلەن جیرفان دروستکە و ئەلتیهابی هەبێت لەبەر ئەوە قەراردان لەسەر ئەمە هەندێک جار شلبوونی خوارەوەی سووریان ئەوەی کە پێڵێن گەڕانەوەی خۆراک ئەن هەمان ئازار دروستەکە لەم ناوچانە لەبەرەوە کە وتمان ئەمە قورحەتی وتمان ئەمە کە برینی گەدە و دوانزەگرەیە طبعاً باشتر وایە دوورکەوێتەوە لەو جۆرە خۆراکەی بەڕێز باسێکی باشە شتێکی باو هەیە لەلایەن هاوڵاتیان دەوترێت ئەوی برینی گەجەی هەبێت لە پاڵ ئستەمی خۆراکێکە هەنگوین و چاترە زۆر باشە و کەسە بیخوات نەبزانم ئەمانە دروستە هەنجین و جاترا و هەندێک کەس بەکارهێنانی بنێشتی کوردی طبعاً ئەمە تا ئێستا ئیسپاتێکی علمی نییە تا بڵێن ئەمە سەد لە بەحسی زۆر لەسەر کراوە و لە هەندێک لە بەحسەکانیش بەڕاستی پشتگیری ئەواکەن کە عەلە ئەساس هەندێک ئەم خۆراکانە بەڵام ناتوانین لەبەر ئەوەی نەبووەتە ئەساسێکی ڕئیسی لە خۆراکە کە لە کتێبەکانە باز بکرێ ئەم جۆرە خۆراکە ئیلا بەکارهێنرێت ئێمە وەکو علم ناتوانین بڵێن 100% پشتگیری ئەواکەن نەخۆش هەبووە بۆ نمونە هاتووە بەکارهێنانی بنێشتە تاڵی بەکارهێناوە پێی باش بووە نەخۆشی تر هەبووە بەکاری هێناوە پێی خراپتر بووە و ئەوەشمان لەبیر نەچێت گەلێک جار هەر ترشی و ناڕەحەتیە کە لەسەر دڵ هەستی پێ بکەن خەرکەڵی قورحێ و بەم دەرمانە چاگوون شەرت نییە وەکو وتمان ئەبێت پێش ئەوەی کە قەرار بین لەسەرەوە ئەبێ نازوور کرابێ بۆ نەخۆشەکە زانرابێت کە قورحەی ئەو جا جوابیان پرسیارانە بینەوە باشە ئەوەی کە برینی گەدەی هەیە بە ڕۆژوش بێت کاریگەری تاوی لەسەر جەستێ و تاکە دروستەکات ئەگەر برینەکە خەریک بێت مەسەلەن مزعفات و شتی هەبێ باشتر وایە لە بیدایەتە کە دەست بە عیلاجەکات بۆ ماوەی چەند ڕۆژێک یا چەند هەفتەیەکی کەم بە ڕۆژوو نەبێت تا ئەتوانێ برینەکانی بەرەو ساڕۆژ بوونەوە چێ و دوای ئەوە ڕۆژی خۆی بگرێت ئەجینا هەر بە تەنها ئینکاریکردن لەسەرەوە لەوانەیە تووشی کێشەی بکات باشەتوانە گۆڕانکاری لە عیلاجەکانی بکات طبعاً ئەکید خۆتۆ کاتێکە نەخۆش دێت دوو جۆر عیلاج دێتەوە عیلاجەی کە یەیتێ بۆ برینەکەی گەدە و لەوانە شەکابرا نەخۆشی تری هەبێ دەرمانی بۆ بەکارهێنرێ طبعاً ئەو کاتە ئەبێ بە جۆرەی ئەوە ڕێکخرێت کە برینەکەی بەرەو چاک بوونەوە چووی ترکە مانجی ڕەمەزانی پیرۆزیشات تۆ ئەتوانی بە جۆرە ئەوە بۆی ڕێکخی کە لەو کاتانەی کە بە ڕۆژوو نیە دوای بەربانگ تاخ و پارشێ و عیلاجەکانی بەکاربێنێ باشە دکتۆر ئەمەژەمان بە ڕەمەزان کرد بە ڕۆژوو بوون کرد بە هۆکار و تەشخیصی ئەم گرفتە کرد بابینە پاڵ هۆکار و نیشانەکان چارەسەرەکان چین یعنی چۆن چارەسەر وەربگرێت تەنها لە ڕێگەی عیلاج و ئەم بابەتان و چارەسەر دەکرێت یاخۆت پەلەکێشێ بۆ هەندێک قۆناغی دیکە
عیلاجەکرێت بە دوو بەشەوە یەکەم پێڵەن عیلاجی نادەرمانی یە بەشێکە لە عیلاج یعنی تۆ کە عیلاجی نەخۆشەکەکەی دائیمەن بیر لەواکەیتەوە یەکێکیان لەوەیە کە عیلاقەی بە دەرمانەوە نیە وەکو وتمان ڕێکخستنی خۆراک و هەروەها لابردنی سترێس و قەلەقی و گۆڕینی لایفستایلی خۆی دوورکەوتنەوە لەو شتانەی کە هاندەرن بۆ ئەوەی قورحەکە زیاکە ئایا دەرمانە ئایا مەسەلەن جگەرە و مەشروبە ئایا هەر شتێکە لەو شتانە ئەمە و هەروەها ئەو تەنگژ و هیلاچیەی کە لەسەر مێشکی هەیە لا ببرێت کەم کرێتەوە ئەمانە یعنی نادەرمانین کە بەکارێنرێ کە دێنە سەر باری دەرمانەکان قورحەکە تەبعا ئەبێ ئێمە سەبەبەکەی بزانین بۆ نمونە لە ١٠٠ ئەوانەی کە قورحەی 12 گرەیان هەیە بەهۆی میکرۆب ئێچ پایلۆریەوە کەواتە ئێمە ئەبێ دانیشین دەرمانەکە تەوجیه بکەین بۆ چارەسەرکردنی لابردنی ئەو میکرۆبە طبعا لە 120 ئەوانەی کە قورحەیان هەیە عادەتەن لە عایلەکەشیانە باشە باوکەم یعنی تقریبا نتوانین بڵین لە 5 کەس یەکێکیان کەواتە کە دەرمانەکانمان دایە ئەو دەرمانانەی ترێمە ئەنتیبایۆتیک و دەرمانەکانی دژە بڵین ترشەکان بەکارهێنین PPI بە شتی تر تەوجیهەکەین بۆ عیلاجکردنی سەبەبەکە لەگەڵیشیە قورحەکە چاک بێتەوە کەواتە دەرمانەکان بە جۆرەیەوە بەڵام تۆ ئەوانەی کە سەبەبەکە ئێچ پایلۆری نین تۆ پێویست ناکە مەسەلەن ئەنتیبایۆتیک و ئەو دەرمانانە بەکاربێنی تەنها ئەتوانین PPI و هەندێک مادەی تر بەکاربێنین کە پێشت و بڵۆکەریان پێڵێن لە هەمان کاتە وەکو وتمان لەگەڵ ڕێکارە نادەرمانیەکان کە نەخۆشەکەی پێ ئاماژە ئەکرێ پێوترێکە چۆن چی بکە و چی بخوات تا دوورکەوێتەوە لەوەی تا قورحەکەی چاکە بێت. باشە دکتۆر ئەو لای من پرسیارە ینی گەربێت و برینی گەجەکە بۆ لە 5 ئەندامی خێزانێک تەنها یەکی کانەگری ینی دووچاری ئەم گرفتەی هەیە هۆکارێک هەیە کەوا دەکات تەنها ئەمیان دووچاری ئەم گرفتە بێتەوە؟ یعنی چۆن من وتم ئەو کەسانەیە لە 120 ئەوانەی کە قورحەی 12 گرەیان هەیە لە خێزانەکەیانە برای خوشکی دایکی باوکی احتیمالە هەیەیان بێت ینی هۆکارێک ینی ئەو کەسی ئەمە هۆکاری جینەتیکی پێڵێن یەکێ لە هۆکارەکانە بۆ دروستبوونی قورحە طبعا سەبەبی ترێ هەندێک نەخۆشی تر هەیە زۆر دەگمەنە مەسەلەن ئەبێتە هۆی ڕژێنی هۆرمۆنی زۆری گاسترین و ئەوانە ئەبێت هۆی قورحە چاک نەبێتەوە قورحە هەر دروست بێ طبعا لەو حاڵەتە ئەبێ بگەڕێن بە دوایە ئەوانەی کە قورحەکانیان هەر دروستە بێوێتەوە یا چەند قورحەیەکی زۆرە یا شوێنی قورحەکە بینی غێر تەبیعیە ئەو جا ئەبێت سەبەبەکە بدۆزرێتەوە و ئەو بۆ نمونە لەوانەیە وەڕەمێک بێت بیکات لا ببرێت. دکتۆرمێت دوارێنمایی لە جەنابتان وەرگرم سەبارەتبانی کە برینی گەجان هەیە بە ڕۆژ و دەبێن یاخۆت ئەوانەی کە بیانەوێت ڕێگری لەم بابەتە بکەم پێویستە چی بکەن؟ وەڵا هەر ئەوەندەیە پێش هەموو شتێک ئەبێ ئەمەوە بزانین ئەگەر برینی گەدە و 12 گرێ هەبوو ئەمە مانای ئەوە نییە کە نەخۆشەکە ناتوانێت بە ڕۆژوو بێت ئەبێت پێش هەموو شتێ بگاتە لای پزیشکەکە کە تەشخیصی کرد عیلاجی یاتێ کە عیلاجەکە گەیشتە ئەوەی برینەکە بەرەو ساڕێژ بوونەوە بچێ ئەتوانێت ڕۆژوی خۆی بگرێتەوە لەبەر ئەوە هاوسەنگی لە خۆراکە گرنگە زۆر گرنگە نەخۆشەکە قەلەقی لەسەر خۆی لابە و هەروەها ئەو هۆکارانەی وەکو دەرمانە جگەرەیە سترێسە ئەو شتانەی لەسەر لاچێت و ئینشاءالله هەمووی ئاسان دەبێت. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر فەزلەدین نەسرەدین پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری گشت. سپاسدارێک هەموو سەرکەوتوو بن خوای گەورە خێر بنێتەوە.